ئێستاش نۆبەت دەگاتە پێشکەشکردنی پەیامی هاوبەشی ڕێکخراوەکانی ژنان لاوان و خوێندکارانی دیموکراتی کوردستانی ئێران کە لەلایەن بەڕێز جەلال ڕەوانگەرد جێگیری سکرتێری یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان پێشکەش دەکرێت. داوا لە بەڕێزیانەکەین تکایە بفەرمونون. پیرۆز بێ ڕۆژی پارێزەرانی وڵات. پێشمەرگە هێمای بەرخۆدانی نیشتمانێک، خەڵکی بە شەرەف و پێشمەرگە پەروەری کوردستان. ئەمڕۆ 26 سەرماوەز ڕۆژی پێشمەرگەی کوردستانە، ڕۆژی ڕێزگرتن لە پاکترین و لە خۆبردووترین و ئازادترین ڕۆڵەکانی کوردستانە. ئەمڕۆ ڕۆژی وەبیرهێنانەوەی دەیان حەماسە و جوانمێری و گیانبازیە کە بکەر و خوڵخێنەری پێشمەرگەیە. 69 ساڵ لەمە پێش و لە ئاخێزگەی نیشتمان پەروەری و دموکراسی خوازی واتە مەهابات و سەردەمی کۆمارە بەشکۆکەی کوردستان ناوێک بۆ پارێزەران و کچان و کوڕانی چەک لە دەستی بەرگریکاری خاک و گەل دیاری کرا. ناوێک بۆ کە لەگەڵ خەڵک و بۆ خەڵک ژیا و بۆ خەڵکیش ماوە، ئەویش ناوی پیرۆزی پێشمەرگەیە. پێشمەرگە و خاک و گەل و کوردستان لێکدا نەبراون و دا نابڕێن. پێشمەرگە لە باوەشی گەل پەروەردە بووە و دەبێتە بەرگریکاری ڕاستەقینەی خاک و هیوای ڕزگاری نیشتمان و بەختەوەری گەل. لەو سەردەمەی کە ناوی پیرۆزی پێشمەرگە دادێت بەداخەوە کۆمارەکەی دەڕوخێ و پێشەواکەی لە سێدارە دەدرێ. میراتگرانی کۆمار و پێشەوا ئاوارە دەبن و زیندانی و ئەشکەنجە دەکرێن، بەرەو ڕووی کەوتن و هەستانەوە دەبن، بەڵام نامرن. بۆ چون پێشمەرگە ڕەمزی پەیوەندی نێوان خاک و خەڵک و نیشتمان و ئازادیە. بێگومان تاقە هیوای سەرکەوتن بەسەر داگیرکەران و وەدیهێنەری ئازادی و سربەستی بۆ نیشتمانی کوردان لە نێو دڵی خەڵکدا هەر پێشمەرگەیە. سەردەمانێک بەهۆی پیلان و پرۆپاگەندەی داگیرکەرانی کوردستان ئێمە واتە پێشمەرگەکانی هەر چوار پەرشی نیشتمان بە کەسانێکی شەرخواز و ئاژاوەگێڕ و تێرۆریست و هەتێت دەناسراین و پرۆپاگەندەی چاواشەکارەیان پێوە دەکرد. بەڵام ئەمڕۆ نەک تەنیا خەڵکی کوردستان بەڵکو گشت جیهان بۆی دەرکەوتووە کە پێشمەرگە پارێزەری کەرامەت و شەرافەتی مرۆڤایەتی و سربەستی و ئازادیە. پێشمەرگە نەک تێرۆریست و ئاژاوەگێڕ نییە، بەڵکو دژبەری ڕاستەقینەی تێرۆر و تێرۆریستانە و هەنووکە بووەتە هێمای خۆشەویستی و قارەمانیەتی و بەرخۆدان و مرۆڤێکی لێبوردە و ئازادی خوازە لە بەرامبەر تێرۆریستان و دژبەرانی دموکراسی. بە تێپەڕبوونی زەمن حەقانیەت و شەرعیەتی پێشمەرگە بۆ گشت جیهان دەرکەوت. تۆزی زەمانە و هێرشی نامرۆڤانە و پیلانە نیگریس و گڵاوەکانی داگیرکەران نەیتوانیوە ئەم هێزە لە بڕان نەهاتووە بە چۆک دابێنێ و سەربەرزانە ئەمڕۆ منداڵ و لاو و پیری نیشتمانی کوردان بە هیمەتی پێشمەرگە هاوار دەکەن. ئەی ڕەقیب هەرماوە قەومی کورد زمان نایشکێنێ دانەری تۆپی زەمان. پێکەوە هەڵکردن، باوەڕ بەخۆبوون، مرۆڤایەتی و مرۆڤ دۆستی و لە خۆبردووی شایستەی پێشمەرگەیە تاکو پارێزەری معنەوی خوێنی ئەو شەهیدانە بێ کە ناسنامەی پێشمەرگەیان کردووەتە ناسنامەیەکی هەتاهەتایی. لەم ڕۆژەدا واتە 26 سەرماوەز ڕۆژی پێشمەرگەی کوردستان هەزاران سڵاو دەنێرین بۆ پێشمەرگە گیان لەسەر دەستەکانی نیشتمان، بۆ پێشمەرگە خۆڕاگرەکانی نێو زیندانی داگیرکەران، بۆ ڕۆحی پاکی سەرجەم پێشمەرگە شەهیدەکانی ڕێگای ڕزگاری گەل، بۆ ئەو پێشمەرگە فیداکارانی نیشتمان کە بە گیان فیدایی خۆیان بەشێک لە لەشیان لە ڕێ ئازادی و سربەستیدا لەدەستدا و کەمەندامن. سڵاو ئەمە گناسی خۆمان دەنێرین بۆ سەرجەم خەڵکی پێشمەرگە پەروەری کوردستان و هەموو ئەو تێکۆشەرانەی نیشتمان کە بۆ ساتێکیش خەبات و تێکۆشانیان لە ڕاستای وەدیهێنانی ئاوات و ئامانجی گەلەکەیاندا بووە. بژی پێشمەرگە بڕوخی ڕژیمی کۆنەپەرست و تێرۆریست پەروەری کۆماری ئیسلامی ئێران، یەکێتیەکانی خوێندکاران، ژنان و لاوانی دموکراتی کوردستانی ئێران 26 سەرماوەزی 2714 کوردی. زۆر سپاس.